بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان بەسەرا بڕژێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەهەشتی نێو ماڵەکانمان و هەروەها ئێمە لە مانگەکەین نزیکە بینەوە لە مانگە پیرۆزەکان، لە مانگی ڕەجەب و شەعبان و ڕەمەزان. ئێمە کەوینە ناو مانگی ڕەجەب، خۆ ئامادەکردنە و بە تەواوی خۆ حازرکردنە بۆ ئەم سێ مانگە زۆر گرنگە. ئەگەر ئێمە لە ڕەجەبە چاومان لەسەر خۆمان بێت، خۆمان چاک بکەین، تەوبە بکەین، ئیستیغفار زۆر بکەین، قورئان خوێندن و زیکر و تەسبیحاتی باشمان هەبێت، دەستمان نەرم بکەین لەگەڵ خێر و خێرات و چاکەکردنە لەگەڵ خۆمانە، لەگەڵ مناڵەکانمانە، ئەوە شەعبان باشتر ئامادابین و لە مانگی ڕەمەزانە بە تەواوی ئامادەی ئەو مانگە موبارەکە بین ئینشاءالله. لەبەرەوە زۆر پێویستە بەهەشتی نێو ماڵەکانمان لە ناو خێزانەکانمانە وەختی قورئانە فەرمێت ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. خۆی گەورە ئێوەی دروست کردووە، ژن و مناڵەکانتانی دروست کردووە تاوەکو سوکنا بن بۆ یەک، سێبەر بن بۆ یەک، گەرمی بن بۆ یەک، و مەوەدە و خۆشەویستی و ڕەحم و بەزەیی و ڕەحمەتی خستۆتە نێوانتان، مەی بچڕێنن. خوا خۆی ناردوێتی، یعنی ڕەحمی ناردووە لە بینی ژن و پیاوە، خۆشەویستی ناردووە، چاندوێتی لە بینی پیا و خێزانەکەیە، لە بینی دایک و مناڵەکەیە، لە بینی باوک و مناڵەکانیە. ئەم ڕەحمەی دروست کردووە. چاکەیەک نییە ئێمە خۆمان پێی هەڵبسین، بەڵکو ئەنجامدانی شتێکە کە خوای گەورە تیامانە دروستی کردووە، وەک چۆن چاوی تیا دروست کردوین، بەم چاوە دنیا بینین، ئاوا ڕەحمی تیا دروست کردوین، نابێ دایپۆشین. ئەگەر ئێمە خۆمان چاومان داخست ئەوە دنیا نابینین، و ئەگەر خۆشمان ڕەحم و بەزەییمان داپۆشی ئەوە دایکایەتی ناکەین، باوکایەتی ئەنجام نادەین، خۆشەویستیمان بۆ مناڵەکانمان نابێت. ژن و پیاو چەند زەڕورە خۆشەویستی لە بینیانە هەبێت، چەند خەتەرە خۆشەویستی لە بینی ژن و پیاوە نەبێت. یعنی ئایا ئەمە نابێتە هۆیەوەی کە زۆرێک کێشە کە دروست بۆ ئێستاکە خیانەتی زەوجی دروست بۆ، یعنی ژن خیانەتەکات، پیاو خیانەتەکات، هەردوو لایەن بێزارن لە یەک، حەز ناکابێتەوە ماڵەوە. یعنی ئەگەر خۆشەویستی لە بینی ژن و پیاوە نەمێنێ چی ڕۆی؟ ئەو ماڵە یا بێ بە سزن بەدیخانەی ئەم ڕۆژ ئەمە دیخانم بەدیخانە وتیان کابرا لەم ڕۆژە تەلەوەی بۆ تەلەڤیزیۆنێک لەم تەلەڤیزیۆنەی خۆمان فەزائیش بوو، وتی ئەوە بۆ ئێوە هەرگلەیەکەنەوە ئەمەکەی وەزعەوەکەی ژاوتی وەڵام من مواصفات ئەژیم، ژیانێکی زۆر خۆش، 24 ساعت کارەبام هەیە، ئاو هەیە، حەمام هەیە، خواردنی ڕێک و پێک هەیە، گۆشت هەیە، ئەمانەوتی ئەنجا هیچ مشکلەیەکم نییە، حرەسم هەیە. پاستی تۆ لە شوێتی لە بەدیخانە ئەم بەدیخانە نا، ئەم بەندیخانەی کە هەمووی عەزابە، ئەو ماڵە بێ بە جەهەنم، بێ بە دۆزەخ، ژیانی تیانە بڕواکە مامۆستا کوڕێکی گەنجی جوان هاتبوو، خانوویکی سێقاتی هەیە، کوڕی هەیە، کچی هەیە، ئەیوو خواردنی ئەم خواردنانەی من نایخوین، ئەیوو جارێ ئەم چەرەسات بەرسا هی دووبەی و ئەمانە نەبێ نایخوین، بەڵام ئەی سوبحان الله ڕووناکی لە دڵمانان نیە. دی ئەمە یعنی خۆشەر نییە دەوڵەمەنی خەڵکەیە حەماڵیەکە ئێوارە چێتەوە نان و تەماتێکە خوا بە ئیسراحەت و بە زەردەخەنە و بە خۆشی. پێغەمبەر فەرمی بە کەمی مەزانە ئەگەر تۆ زەردەخەنەی بێ بە خێزانەکە ئەو بیدا بە تۆ، بە کەمی مەزانە عیبادەتە، قسەیەکی خۆش. ئامۆسا ئەڵێ بە قسەی خۆش با لە کون دێتە دەر. برایەکە بوتی باوکم بە ڕەحمەت بێ، ئەیوو عەتا بەڵێ ئەوی بچۆ کەرەکە بەستەوەتم بە سەر چاوتی نەیشەشوم، وتی ئەنجا بە براکەی بکە فڵان کە بچۆ کەرەکە بەستەوەی ناچم، ئەیوو دەستێکە بەچنیوار پێ، وتم ڕۆڵە عەقڵ باوکم من بڵێ بەسەر چاومەی چۆ خۆیەکی بەستێتەوە، بەڵام کە تۆ ئێستا ئەمەڵێ قسەیەکەکە دیکاکە قسەیەکی ناخۆش مەکە، لە باتی ئەم قسە ناخۆشە کەلیمەتون طەیبەتون سەدەقە، قسەیەکی خۆش بکە، زمانت شیرین بێ، زمانت ڕوود خۆش بێ. ئێستا من سوپاسی خواکەم، زۆر سوپاسی خواکەم، پاشان سوپاسی بینەران و بیسەرانی خۆشە ئەوش لە قەبەیانەوە بە برابچووکت بە خزمەکاری ئەم ئیسلامە ئەڵێ مەلا قسە خۆشەکەوتم بەس نین ئەڵێ مەلا هێسک تاڵەکە، ئەمەش نیعمەتە،
بەژنێ خەڵ جولیەگرێ ڕۆژە برادێک لەو برایانە خوا جەزای باتەوە ئینشاءڵڵا وتوی وەکو مەلاوشیار ڕوتان خۆش و قسەی خۆش بۆ خەڵکەوتی مەلاوشیار بە قسەی قۆڕ خەڵک موسڵمانەکەوتم دەی تۆ بە قسەی جوان موسڵمانیکە من بە قسەی قۆڕ قەناعەتی پێکەم وانە ئەی تۆ بە قسەی جوان بێنە قەناعەتی پێکە لەبەرەوە ئەمە موسیبەتە یعنی زمان شیرینی ئەمەتێکی زۆر گەورەیە جەماوسە ئەم ژیانە نییە ماوسە بۆچی تاڵ بووە لەبەرەوە ڕێز نییە ڕێز حرمەت نەماوە گەورە بچووکە ئێستا خوێنکاری لەگەڵ مامۆساکەی ئێمە مامۆساکانی خۆمان بین دەستی ماچەکەین باوەکی تۆ بە ڕەحمەت بێ ئێمەمان بینی لەبەر یاڵسای دەستیمان ماچەکە بەڵام کاکە ئێستا نوێژ خوێنێ هەنگاڵتە بە عەقلی من بکە بیر خستمەوە کە جنابی باوکم بە ڕەحمەت بێ لەگەڵ مردووی حازری و جنابتانە ڕەمەزان بوو وتاریە خوێندەوە لە مزگەوت بۆ دوای عەسران مۆعیزەی ئەو کاتە بڵین و ئێسێش هەروایە لە مۆعیزەکە باسی ئەم باسی کرد کە چوونەوە بۆ ماڵەوە با ژنەکانتان دڵیان پێتان خۆش بێ پیاوەکان یا پیاوەکان بە هەمان شێوە ژنەکان ئێوە دڵتان مێردەکانتان خۆش بێ خۆشتان بوێن ڕێزیان لێ بگرن سەلامیان لێ بکەن حاجێکی لێ بوو خۆ ئەفریقای ساویش ئەمریخای کردووە بە ڕەحمەت وتی ماوەسا من لە ژیانمە سەلامم نەکردو لە خێزانەکەم دەوتی کاکە چوویتەوە بۆ ماڵەوە ئەمە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم اینجا مەلایکە ڕوەکاتە ماڵەکەت ڕەحمەتی ڕوویتیەکە چوویتەوە ماڵەوە بڵێ ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه ئیترەوە وردە ئیتر مەحەبەتیش دروست بێ ئەم پیاوە تەمەنی زۆر بوو ڕۆژتەوە بەیانی هاتەوە قسێکی زۆر خۆشی کرد هەر لە مەجلیسی مزگەوتەکە ئیسێش بیرمە بوو بە پێکەنینێکی گەورەوتی وەڵی مامەسا چاک بە پەنتایام چی بە پەنمایی حاجی فلان وتی وەڵی حال لە دەرگاکە و ڕۆشتمە ماڵەوە کە خێزانم لە دەرگا ماوە دەرگای کردەوە وتم ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه ژنەکە تی وەڵا بەم پیرێ فێری نازونوکیش بوویت وتم داوەرە سونەتی پێغەمبەر بەخوا ئەلەم مزگەوتە کە جەنابی سەمن لە خزمەتام ڕۆژێ وتم فەرمودەیەکی پێغەمبەر فەرمووی هەر پیاوێ ژنەکەی لێ رازی بوو ئینشەڵڵا پیاوە جێگەی بەهەشتە بە پێچوانەوە هەر ژنێ پیاوێ لە ژنەکەی ڕاستی ئینشەڵڵا ئەو ژنە جێگەی باشە بڕواکە نوێژخوێنەکان یەک پیاو ئەوش لەژێر لێوەتی ئینشەڵڵا بۆ ژنەکان کەچی بۆ ئەوە وتم هەر پیاوێ لە ژنەکەی رازی نەبوو جێجەوە ئینشەڵڵا هەمووی ئینشەڵڵا بۆ جانم باشە تۆرە یانی مامۆستا من لە ماڵەوە ئاسوودەیم نەبێ لە ماڵەوە کە جێی حەوانەوە سوکنامە باشە با من ببمە هۆکاریەوە ئەگەر لە ماڵەوە هەمێ غەمێ هەبوو بۆیان بڕەوێنمەوە بڵیان بۆ خۆشکەم پێغەمبەر دوعایەکە دوعا پیرۆزەکەی چەند جوار اللهم أن تجعل القرآن ربيع قلبي ونور صدري وجلاء حزني وذهاب همي وغمي ئێمە لەسەر ئەم سنەتی قورئانە با هەموو غەمەکان بڕەوێنینەوە با دڵی یەک خۆشکەی هەتا پێغەمبەر فەرمووی مژدە دەربن غەمبار مەبن شت ئاسان کەن قورسی مەکەن یەکی برا شیرینەکەم لەبەرەوە ئێمە دائیمەن هەتا لە مەسائیلە فقهیەکانە پێغەمبەر لە حەجەتوی وداع هەری فەرمووی پرسیاری دەکەوێت لا بەئسە ئینشەڵڵا لا بەئسە ئینشەڵڵا لا بەئسە ئینشەڵڵا بۆ خەڵک کافر و مشریکە و خەڵکەی بەجانمان کوڕ خۆی ئێمە ماموری خوا نین ئێمە محامی خوا نین خوا هەر کەسێ بخاتە باش بەخوا کەس ناتوانێت بڵێ مەیخە هەر کەسیشی خستە جار و کەس ناتوانێت مەیخە لەبەرەوە ئەم ئێڵین و بۆ خوای گەورە ئێمە مهمە لێرە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب لم دنيا برجاني خوش بجين لكن صار الدنيا يسني كل سوني زي بخوا أجر خوا داتي تيكينا احترام ورزق الدبيت بخود بخوا نعمته مزرعي آخر واني ما مصا أما تشلكيه تولي رتشيب شيء إن شاء الله اللي بركيه خوي بإذن خوا لبرو براسي زور ضرورة لها مش إما ضرورة أو هيك بقرينه بوسر أو أساسي محبته بوسر أساسي أو خوشيستي بوسر أو أساسي الرياضة هل مالي أويتي أنا ما تواو يعني طالبة تكون براسي سرتشاوي مش كان لو دس بيعتو سي ماوسا أجر من وكو جنابة فرمولا سر سنة السلام كم نماله شيطان لما كم درج أم تربون في عالم شيطانه باشا أو شيطان يا كبرة وانيا تكبرة من بيم عيب تلاقيني بوبكم تنازلي بوبكم يا بتنازلي زين بلام خواي جورا في خيرهم ولا بيعمر في خيرهم الذي يبدأ بالسلام باشترين كسي على أخوة كده سبيش خيريس أشتي كاكا ما صجاري وهي أو كسيكا بتنازل يزانية كالسلام لخزانة كيبكا هر ئەم کەسە ئافرەتێکی تری پێگا یەک دنیا مجاملە و یەک دنیا قسە ینی ماوەسا ئێستا ئەگەر لە کاتێکە حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە شەیطان نەیوێراوە بۆ کۆڵانە بڕۆ حەزرەتی عومەری یا دۆستان و ئەولیاکانی خوا و عابیدە ڕاستەکان هەر شەیطان هەمان ڕێچکەی بۆ نەیوێراوە بچێتە ئەو کۆڵانی بەس ئێستا شەیطان هاتوتە ناو دەستمان ناو دەستمان تۆ ئەگەر لەگەڵ خێزانەکەتە خێزانەکە لەگەڵ تۆ بەینی باش نەبێت و مەحەبەت و خۆشەویستی نەبێت لێرە بە کلیکێک سەدان خۆشەویست بۆ خۆ دروستەکە چۆن ئەم شەیطانە بێڵین بێتە ناو دڵمان بێتە ناو ماڵمان چۆن حرەکەتی ژیانی تێکە ئەوش بە تەوبە و ئیستیغفار
کە تۆ بۆ ئیستیخارمەکە لە خوانزی کەبینەوە بە ذیکرەکان ماڵەکانمان ئەوەدانەکەینەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر ماڵێ سوورەتی بەقەرە و ئالی عیمران شەیتان ڕووی تێ ناکە کە سەلامان کە تۆ سەیرکە مامۆستا سوبحان الله کشتی ئاسان تۆ سەلامێکەکەی لە ئاهل بیت ئەمە شەیتان لە ماڵەکە نامێنی ئەڵێ جێگەی ئوتێل نی باش لەسەر سفرەکە بسمیلاکەین خواردنەکەش ناخوا ئێجێ خەوی نەبێ و خواردنی نەبێ لێ چیەکە ملێشکێنی ئەڕوا کاتە بێ ئێمە ئەو هۆکارانە ئەو ڕێنمانی کە پیاغەمبەرگیانی ئایتی پێغەمبەر صلی الله علیه و ئەوە بگرینە بەر بۆی ماڵەکانمان بێ بە ماڵێکی ئاسوودە و بەختەوەر تۆزەی ماڵی موسڵمانان من کاتی ڕۆژە برادێک مقابلەیەکی کردین لەسەر کاتی خۆی ژن بەژن کردن بابە خۆم ژن بەژنش هەمووی هەر خراپ نەبوو تم دایکی من ژن بەژن بووە باشە بە بیرەوەری من نەمدیوە بتۆری باشە سبحان الله تۆران لە ماڵی ئێمان نەبووە دایکم یەک ڕۆژ لە ڕۆژان ئێمەی بە تۆرایی جێنێشتووە ئێستا لە گوڵۆ بۆ دڵ و لە ئەنتەرنێت و فەیسبووک و بەیەکەگەن نەیگواستۆ تەلاقیدا هەر نەیگواستۆ تەلاقیدا ئەم سلبیاتەی چییە؟ باش ئەو ڕەحم و سۆزی خوا لە دڵی دایکمان هەبوو بەرامبەر بەو کۆرپای دڵینا چەند جاری وا بۆ ئێمە کێشەی وامان توش بە کۆمەڵایەتی ئافرەتەکە چەند توێتی ماوەسا توێتی ئەمە جەهەنمە هەتا وەکو قسەیکی خۆش بۆ بژێڕ بە سەرواتێکی واقعیە ژنوپیا کێشیان بوو برا بچووک و کەوتەمە الحەمدوللا ڕێکم خستنەوە گەیشتینەوە نەتیجە ژنەکە سای وتی چی وتی ئەگەر جەهەنمیش بێ لەبەر خوا ئەو مناڵانە تێچم بۆی مناڵەکان نەفۆتێ باش ئافرەتەکە چۆ لە وەڵام فترێکی تەلەفۆنی بۆگڵۆتی گورم من وتم ئەمە چا نابێ بێ قەزاب یاخوا ئەمانە بە منی وتی لێی داوم ئاخر خەتای تۆیەتی بۆ خەتای منە وتم مەزایکی تۆ تێچم بۆ جەهەنەم بوو تا هەردووکمان ماڵەکەکەین بە بەهەشت لێ جەهەنەمە تیاڵانە وە بەتۆ بەتەمای لە جەهەنەم چی باتێ تێگەی براکەم لەبەرەوە تۆسەی چەند عەزیمە تەسحیە بەی بە گیانی خۆت تەسحیە بەی بە گیانی خۆت بۆی شیرازەی خێزانەکە تێک نەچێ ئێستا خۆ مەسەڵ بە یەک تۆ تەسامح ئەم پیا تۆزێت تەسامح بگەێنێ لەگەڵ ژنەکە ئەڵێ سوار و پیادە گەرمەی دەست و مۆچیان بوو ئەو تۆزێ خۆی دانوێنێ ئەمیش تۆزێ خۆی بەرزەکاتە تاڵ برایەکمان هەبوو بە ڕەحمەت بێ وتی بەفرمە ماڵی ئەفەنیشی قۆز لە ساڵی حەفتەکانەوتی ها بە بەر ماڵەکە یەک بەفرماڵ بەفرم کرد بەسەر نەک بەد عەمدی لا ئیرادی قەدەری خواوا بوو بەفرماڵێک کرد بەسەر هەردی خەتی یا سەیرەکە وتم بۆ سەیرمەکەی کاکە یا بۆ مەرە سەر یا بۆ مە خوارەوە وتی وەڵا کەوام وتی دەبڕۆ گەردنە ئازابێ ئەبەم قسە خۆشە باشە بە قوربان کەواتە ئەم ئاسوودەیە بۆ ناو ماڵەکانی ئێمە زۆر زەڕورە مامۆستا نانت نەبێ بیخۆی ئاوت نەبێ بیخۆی بڕواکە بەس ئاسوودەی لە ماڵەکەدا چونکە کە نان شەڕ بوو لە ماڵە نە نانێ نانە نە ئاو نە خەو نە ژیانە ژیانە هەمووی لێ ئاڵۆزکێ هەموو شتەکان بە پێبچانەوە بینی بەڵام ئەگەر ئاسوودەی بوو ماوەستا چەند ماڵمان بینم من باوکم بە ڕەحمەت بێ جارێ لەگەڵ مردووی حازیە دەیوو بینەرانی خۆشەویستیشە ئەی فەرمووی ئەی فەرموو یەکەم دەوڵەمەندی جافەرهام منم کاکەمە ئەیوب آخر بڵێ دەچێتە مەگەر سەبەتە شڕێبی ڕۆڵە دەوڵەمەندی بەدڵە ئینسان کە لە دڵا دەوڵەمەند و دەوڵەمەند لە دڵا فەقیر بوو فەقیرە من زۆر جار دەڵێ مەڵێم کاکە ئێوە یارمەتی ئەو کەسانە بن کە لە گرفانە دەوڵەمەندن لە دڵا فەقیرن ئەوانەی کە لە گرفانە فەقیر و لە دڵا دەوڵەمەندەوە پێویستی بە هیچ نییە وازی لێ بێنە ئەو قەنەعەتی هەیە تێگەی براشینەکەم کەواتە زۆر گرنگە باشترین دەرمان باشترین چارەسەر بۆ ئێمە گەڕانەوە بە قورئان و بۆ سیرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمەی پیاو دەبێ ڕیجال بین وەکو یارانی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوشک و خانمەکانیشمان دەبێ خانم بن وەکو دایکە عایشە وەکو فاتمەی زەهرا وەکو حەزەتی مەریەم وەکو ئاسیاخیان وەکو نوسەیبە کچی کەعب وەکو ئەم ئافرەتە وەکو حەفسە خانی نەقی برا هۆ چەند خانممان هەبوو لەم کوردستان لەم شارە چەند ئافرەتی بەخوا ئافرەتی وامان هەیە پیاو بە پەرێزیان ناچێ ئەوەندە بە قیمەتە ئەوەندە بە نرخە ئەوەندە بە هەیبەتە ئەوەندە بە سامە ئەوەندە بە شەرەفە چۆن ماسە تۆ ئەها مریشکێک تەشبیه ئەو جوچکانە خاتە ژێر باڵی ئەمە سۆز بەشێکە لە سۆزی خوا لە عەفوی خوا ئەو جوچکانە خاتە ژێر باڵی خۆی بانیانەکە خواردنیان نەداتێ دەبێت دایک و باوکی کە دیراسەی عالەمی حیوانەکەین زۆر شتی لێوە فێرە بین ئەوسە تۆسی ئەو بەچکە ئەو خواردنە خۆی نا کەڵەشێرێ نییە کەڵەشێرێ چاولێکە بە قرتەقرت بانکاڵێ وەرە مریشکەکە نەمان بینیوە ئەو مریشکە قرتەقرتەکە جوچکەکان بانکاڵ وەرن ئەمە لێرە خواردنێکی تێ ماوسە سوبحان الله ڕۆژێ چوین لەگە برادێر بۆ قۆپی قەرەداغ بۆ هینی کەو ئەهینی پێ و میمۆری پێ بوو بۆی بەچکەکان هینکاڵ ئەمان سوبحان الله ماوسا میمۆریەکەی خوێن و خۆیان بۆی ئەم بەچکەکان جای دایکەکەی نوعی ئیشارەتێکی دەدا وەکو چۆن بڵێ ئەها بە سەوتێکی خۆی ئەو سەوتە سەوتی من نییە جوابی لێنەوە ئەو دوژمنەوە تانگە پێغەمبەر صلی الله عليه وسلم مناڵ بوو
باوکی نەما بوو دەستی لە دەستی عەبدولموتەلیبی باپیریا بوو باپیری زۆری خۆشەویست دەستی گرت و بە دەوری کەعبەیە تەوافیە کرد دەستی خۆشەویستی و مەحەبەتی عەبدولموتەلیب لە دەستی پێغەمبەر صلی الله علیه و سلم نابوویەوە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناو خێزانێکی زۆر گەورەی بەڕەحمە گەورە بوو هەستی بەو ڕەحم و بەزەییا کرد 50 ساڵی ڕێک بەسەر ئەم ڕووداوەیە تێپەڕێت 50 ساڵ دوای 50 ساڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە نزیکی شاری مەدینەیە سەردانی گۆڕی دایکیەکات کۆمەڵی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خزمەتی پێغەمبەرە بن صلی الله علیه و سلم حەزرەتی ڕەسوول الله صلی الله علیه و سلم لەسەر گۆڕی دایکی دەستەکا بە گریان زۆر ئەگری بۆ دایکی بیرێکەوێتەوە کە لە تەمەنی 6 ساڵیە چۆن لەگەڵ دایکی ڕەحمەتیا بوو و بردی بۆ مەدینە و لە ڕێگە دایکی کۆچی دوایی کرد و وەفاتی کرد لەبەرەوە لە تەمەنی عەبدولموتەلیبەوە سەیری کەن لە تەمەنی مناڵیەوە هەتا ئەو کاتەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چێتە سەر گۆڕی دایکی ئەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم بچێتە هەر شوێنێک ئامانجێکی پێغەمبەرانە و نبووەتانەی هەیە لە ڕۆشتن بەس بۆ عاتیفەکەی خۆی نەڕۆشتووە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەردانی شوێنێک ناکە ئەجر و پاداشتی قیامەتی تیا دەست نەکەوێت لەبەرەوە نەبینراوە و نەیش بیستراوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەردانی گۆڕی مشریکێکی کردبێت بەس سەردانی گۆڕی دایکی خۆیەکات چونکە ئاهلی فیترەت بوو و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی فێری کردوین کە چوین و سەردانی گۆڕستانمان کرد بڵین ئەسسەلام عەلەیکم ئەهلە دارە قەوم مؤمنین وئنا إن شاء الله بكم لاحقون نسأل الله لنا ولكم العافية ئەی ئیماندارەکان سەلامی خواتان لێبێ ڕۆژێ لە ڕۆژان ئێمەش دەینە ئەم شوێنە و ئێمەش بەم شوێنە شادەبین کە یەکەم دەرگای بەرزەخ و قیامەتمانە لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمەی فێر کردووە بۆ چوون بۆ سەر گۆڕستان ئەم دوعایە بخوێنین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە هەمان شێوە لەو شوێنەیە ئەو دوعایی فەرمووە و سەحابەش بۆچی گریاون ئەگەر متەئەسیر نەبوو بن بە کۆمەڵێ وتەی جوانی ڕەسوول الله صلی الله علیه و سلم کە تەسکیرە بێ بە ئاخیرەت و گەڕانەوە بۆ لای دایشی و گەڕانەوە بۆ نیشتیمانی ڕاستەقینەکە بەرزەخ و قیامەتە ئەمێ لێرەوە ئەوە بڵێم کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وابەستەبوونی بە خێزان هەل لە عەبدولموتەلیبی باپیری دوایی ئەبوو تاالب کە مامی بوو دوایی لە ناو خێزانەکەی خۆیان کە دایکی مدەتێ لەگەڵ یا ژیاوە یا پێشتر و دواییش لەگەڵ خێزانەکانیا کە بە خەدیجە دەست پێکاو بە هەموو ئافرەتە ئیماندارەکان کۆتاییەت و لە ناو خێزانە گەورەکەی ئومەتی ئیسلامیە کە خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نمورەی باوکێکی زۆر بەڕەحم و بەزەیی بوو وەختێک سەردانی فاتیمەی کچیە کرد هەموو جار نێوچاوی فاتیمەی ماچە کرد سەردانیە کرد حتا هەڵەسا لەبەری فاتیمە کاتێ بەهاتایە بۆ لای لە جیهادە گەڕایەوە ئەچوو سەردانی ماڵی فاتیمەیە کرد تا چای بە فاتیمەی کچی بکەوێت پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو خەزوور چۆن بوو لەگەڵ ئیمامی عەلیە چەند بەڕەحم و بەزەیی بوو چەند ڕەفاقەتیان خۆش بوو چەند شتیان هەیە بەیەکەوە لەگەڵ زاواکانی تریا کە حەزرەتی عوسمان بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو سەرۆکی خێزان وەکو مێردێک بۆ خێزانەکانی چەند بەڕەحم و بەزەیی بووە چەند عادل و دادپەروەر بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئومو سولەیمە فەرمێکەیەکێکە لە سەحابە ئازیزەکان و ئافرەتێکی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئومو سولەیم لە بەهەشتا تۆم بینی پێشی من کەوتبووی ئەزان بۆچی پێشی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوتبوو و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئومو سولەیمی لە بەهەشتا بینی کەواتە بەهەشت ئێستا حازرە ئازانم پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو گەشتەی کە لە میعراجە بەو گەشتانەی تر کە باس نەکراوە بەو گەشتە پەنهانانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەی بووە بۆ جیهانی غەیب ئومو سولەیمی بینی لە بەهەشتا ئەزان بۆچی ئەو پلە و مەقامی هەبوو ئومو سولەیم
لەبەرەوەی فەرمووی یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم من لەگەڵ پیاوەکەما باش بووم پیاوەکەی کە وەفاتی کردووە زۆر لە ئوم سولەیم ڕازی بووە زۆر لە ئوم سولەیم ڕازی بووە لەبەرەوە ئوم سولەیم لە ژیانی دنیا ماوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەرزەخ و لە بەهەشتەکەی خۆیان ئەیبینێت بەو شێوازی کە ئێستا ئێمە لێی حاڵی نین هەندێک لەوانەی نزیکبوونەوە لە مردنیان بینیوە تۆزێک لەو جیهانە حاڵی بوون بەسە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن پڕکرابێت لە معلوماتە زۆر گرنگەکانی ئەو جیهانی کە پێوترێ بەرزەخ و عالەمی غەیب کە ئیحاطەی بەم دنیای ئێمە یاوە لەبەرەوە خێزانەکان زۆر زۆر گرنگن با پارێزگاریان لێ بکەین خۆشەویستی تۆ بۆ مناڵەکەت ئەگەر ئێمە خۆشەویستی بە مناڵەکەمان نەیە ئەگەر وتوێژیان لەگەڵا نەکەین ئەگەر نیان لاوێنین ئەکەونە دەستێکی ناپاک چکە ئەم مناڵانە وەکو ئاەتەکە فەرمێ ڕەحم و خۆشەویستی و بەزەییان تیا ڕوێنراوە ئەبێ ئێمە جێبەجێکاری ئەو ڕەحم و بەزەییە بین ئەبێ ئێمە تەفعیلی بکەین و کاری تیا بکەین پشت بەخوای گەورە ئێمە لە درێژەی ئەم بەرنامانەی شیرین چایە ئازانم زۆر بە درێژی قسە لەسەر ئەم بابەتە زۆر زۆر گرنگە و پەروەردەی خێزانی و بە یەکەوەبوونی خێزانیەکەین لەگەڵ هەموو بابەتە گرنگە تایبەتەکانی بابەتی ئیمان و گرنگیدان بە بابەتە ئیمانەکان ئینشاءالله مامۆستا ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتەیە بکەین چۆن مناڵی سۆزی بینێت چۆن فێری سۆزی بکەین ئایا پێویستەکە دایک و باوکە خۆیان یەکەم دایکەکە دایکایەتی بکات و باوکەکەیش باوکایەتی بکات ئایا دایک و باوک هەن کە نازان دایکایەتی و باوکایەتی بکەن کە ئەمە گرفتێکە ڕەنگە زۆر جار کە مناڵەکان ڕق دەرەچن تون دەرەچن هەست و سۆزیان لاوازەیە کۆمەڵە لادانی ئەخلاقی واکاری گەورەیان تیا دروستە بێتم دایکواکە یەکسەر سەرزەنشتی حکوومەت و کۆمەڵگا و قوتابخانە و دەوروبەر و ڕەفیقەکەن هیچ بەشێ بۆ خۆیان ناهێڵنەوە بڵێن ئاخر ئێمە دایک نەبووین ئێمە باوک نەبووین کە بەڕاستی بتوانین پەروەردەی مناڵانە بکەین دایک و باوک دایکایەتی و باوکایەتی گرنگە بەدڵنیاییەوە فەرمایشتەکەی جنابەت زۆر جوانە دایکایەتی یەکێکە لە گەورەترین پرۆسەکانی ژیانکردن و ژیانسازی و فێرکردنی ژیان بۆ منداڵ ئێمە هەمومان ڕۆژێکە بۆ مناڵ بووین بێجگە لە دایکمان لە ئامێزی کردوین کێ لە ئامێزی کردوین لەو ئاستا و لەو تەمەنا و لەو توانایە ئەگەر سۆز و مەحیبەتی دایک نەبووایە ئەگەر باوەشی گەرمی دایک نەبووە ئێمە هەر ڕق بووینەوەی لەسەرما ئێمە لە بێنازی و بێنانی و بێئاویە هەر ئەمردین ئەوە سۆزی دایکە ئەوە مەحیبەت و خۆشەویستی ئەوە کۆشی گەرمی ئەوە ئێمە پێگەیاندوە و ئێمەی گەورە کردووە لە ڕاستیدا باوکیش کە من زۆر جارم قسەیەکەم زۆر تعریفی دایکە کرێت دایک زۆر گەورەیە طبعا هەرچەندە تعریفی بکرێ هێشتا کەمە بەهشت لە ژێر پێی ئەودایە بەڵام بەڕاستی باوکیش بێنازە لەو بەعدەوە کەس نازی ناکێشێ کەس فرمێسکەکانی نابینێت چونکە نایەوێت بە بەرچاوی خەڵکەوە بگری کەس ناڕوە بزانێ ئەم باوکە لەکوێ ئیشەکە یعنی بەشەکەی خۆشیە بە دایک بە چ ڕەنجێک و بە چ گەنجێک و بە چ ماندووبوونێک ئەو ژیانە نەرم ئەکاتەوە ئەیهێنێتە بەردەمی ئەو خێزانە و ئەو مناڵە و ئەو کەسانە لەوێ ئەیەوێت ئەوان بە جۆرێک ینی خۆی لە شتێک بێبەش بووە ئەیوێ ئەوان بێبەش نەبن ئەوان بە جۆرێک هەڵس و کەوت بکەن ئەوان بە جۆرێک بژین کە لە خۆی باشتر بوون لە خۆی پیاوترن و لە خۆی چاکتر بن بەهەرحاڵ دایک و باوک ئێستا قسەیەکەیە ئەڵێن ینی بە جۆرێ لە شاناسیش ئەوترێت گوایاڵێم ئێمە زۆر ڕۆشتین بیرین ئەمە دایک و باوکایەتی ناکەین لەگەڵ مناڵەکان بەڵکو هاوڕێین لەگەڵیانە من پێم وایە ئەوە غەڵەتە لە ڕووی زانستیەوە دایکایەتی و باوکایەتی گرنگتر لە هاوڕێیەتی ئێمە چەندمان پشتمان شکا بەدەست هاوڕێوە هەتا عیش و نۆشە بوو لەسەر سفرەکەمان پڕ بوو لە هاوڕێ کاتێکە کارەساتێک کێشەیەک هات بە دەورمانە کوا هاوڕەکان کوا بە دەورمانان کوا لەگەڵمانان ئێمە ئەوەی مایەوە لەگەڵمان دایکمان بوو ئەوەی مایەوە لەگەڵمان باوکمان بوو ئەوەی ڕەنجی لەگەڵ مەسلحەت و بێ سیاسەت و هیچ شتێک لەگەڵتانێنێتەوە ئەسڵەن ئەتوانم بڵێم لە کاتێکا کە کەس ڕوو تێناکە باوک و دایک باوشت بۆکەنەوە لە کاتێکدا کەس نازت ناکێشێ ئەوانیان باوەشت پیاکەن لە کاتێکا کەس ماچت ناکە ئەوانیان ماچ دەکەن لە کاتێکا کەس پشتت ناگرێ و پشتت چۆڵە ژێر پێت چۆڵە ئەوان دێن ئەبن بە پشت و پەنا بۆ تۆ ئەبن بە کەم و کەسێکی تۆ لەبەرەوە لە ڕاستیدا
یەکێک لە پرۆسەکانی دایک و باوک هاوڕێیەتیە، بەڵام دایک و باوکایەتی خۆی لە هاوڕێیەتی مهمترە و لە هاوڕێیەتی گرنگترە. ئەکرێ بڵێن باوک هەندێک جارە بێتە حەماڵ لە ڕووی ڕەنجکێشانیەوە بۆ ئەو عایلە، وای لێت بەیانی تا ئێوەرە ڕاکە بدە بە ئیشە. بۆچی؟ بۆ ئەوەی هەموو ڕەنجیشیان بخاتە سەر شانی خۆی، هەموو کێشەکان بخاتە سەر شانی خۆی، بەس لە بێنەوەی ئەو عایلەی بەسەر بەزی بژین. بەبێ پێویستی من کچێکی هەیە بۆ نمونە لە زانکۆیە، کوڕێکی هەیە لە مەکتەبە، فڵانێکی مەسەلەن خێزانێکی هەیە بۆ نمونە بە ناس پەروەردەکراوە، ئەیوێ نازی کەم نەکە. بەم شێوە ئەم ڕەنجانەیەن بۆ ئەدا دایک بە هەمان شێوە بە هەموو شێوەیە ڕەنجەدەن بۆ ئەوەیە کە بتوانن ژیانێک بۆ ئەو مناڵە بۆ ئەو خێزانە دابین بکەن کە بەڕاستی شایانی ئەوە بێت. اینجا لەو بەعدەوە لە پرۆسە عیلمیەکە کە لە پێشە باسمان کرد بە کۆمەڵایەتی بوونەکەی، یەکێک لە دامەزراوەکانی ئەوە بوتمان خێزانە. لەم بەعدەوە ئەگەر ملاحەزە بکەین 5 ئیشی هەیە. خێزان لە پرۆسی بە کۆمەڵایەتی 5 ئیشی هەیە. ئیشی یەکەمیان ئەرکی بایۆلۆژیە، هەرچی شتێک لە ڕووی بایۆلۆژیەوە پێویستی ئەم مناڵە هەیە ئەو دابینیەکە. دووەمیان ئەرکی کۆمەڵایەتیە، سێمیان ئەرکی دەرونیە، چوارەمیان ئەرکی ڕۆشنبیریە، پێنجەمیان ئەرکی سۆزداریە کە ئەمە ئەسڵی مەحوەری بەرنامەکەی جەناتە بۆ ئەمڕۆی ئێمە. کە سۆزداری ئەمیش ئەکرێ بڵێن بیکەین بە 5 بەشەوە. ئەرکەکانی خێزان چ دایکیش و چ باوک و خوشک و براو هەمووی بەرامبەر بەو مناڵە ئەم ئەرکە سۆزداریە ئەکرێ لە مانای ڕنگ بداتەوە. یەکەم بەدەمەوە بوون، دووەم گرنگی پێدان، سێهەم گوێ لێگرتن، چوارەم ماچکردن و لە ئامێزگرتن و لە هەر شتێکە پێویستی پێت بوو تۆ دەست هەڵگرە لە ئیشەکان بڕۆ بەدەمیەوە. ئەم ئیشە سۆزداریە ئەبێ بەڕاستی بە ڕادەیەک بێت بەتایبەت لە ئەمڕۆ، چونکە ئەمڕۆ خەڵکێکی زۆر لە مەڵاستان بۆ مناڵەکانمان. خەڵکێکی زۆرن ئەگەر تۆ باوەشیان پیانەکەی ئەوانیان باوەشی پیاکەن، ئەگەر تۆ ماچی ناکەی خەڵک یەت ماچی بکە، ئەگەر تۆ لە ئامێزی ناگری خەڵک هەیە لە ئامێزی بکرێ. بەڵام چۆن؟ دوو پشکاسا. ئەگەر تۆ ماچی حەنان و باوەشی گرم و ئامێزی خۆت بەو شێوە نیازپاکی و دڵپاکی خۆت بۆی ناکەیتەوە، خەڵکێکی تر هەیە بۆی ئەکاتەوە بە نیازی پیسی خۆی و بە ژەهری دوو پشکاسای خۆی پێوەی ئەدات و کاتێک ئەبینی کچەکەت هەموو شتێکی لە دەستداوە، کاتێک بینی کوڕەکەت هەموو شتێکی لە دەستداوە کاتی یەتەوە دەستی چووە بە زاخە و بە تەواوەتی داهاتوی فەوتاوە. جاری وایە تووشی دەردێکی یەکەن بەهۆی لە باوەشگرتن و لە ئامێزگن کە لەمەی لە ماڵە کەم بووە، کەمی هێناوە، لە دەرەوە ئەیدەنێ بۆ من لە ڕێگای شروبێکەوە ئەیدەنێ، لە ڕێگای حەبێکەوە ئەیدەنێ، لە ڕێگای شوشەیەکەوە ئەیدەنێ، لە ڕێگای مەسەلەن جۆرێک لە سەرخۆشکر و لە بێهۆشکر و لە ئەوە ئەیدەنێ کە وای لێ نەتیجە ئەو منداڵە لە دەست دەرەچێت. هەتا ئەیکەیتەوە بە مرۆڤ دیسان زۆری پێچێت، چونکە ئەم لە بیدایەتەوە کە هاتووە مادەیەکی خامە، هێواش تۆشتی باشە لەسەر نووسی و واد لێکرد ببێتە مرۆڤێکی زۆر باش و زۆر چاک و پەروەردیار. بەڵام دوایی ئەلەما فەشەلت هێنا، سەرکەوتوو نەبووی، لە شتێکە کەمت هێنا یان ئێهمالت کرد. بەتایبەتی ئێستا بۆ منە ئەم پرۆسەی ڕاگەیاندنە کە یەکێکە لە دامەزراوە گرنگەکان بۆ ئەم بوارە ڕۆڵی وە گرنگیژە بینێ. حتا لە ڕووی زانستیەوە ئەڵێ مناڵ کاتێک لە باوشی دایکایە دەمی بە گۆی مەمکی دایکیەوێتی چاوی لە ئیفلام کارتۆنەکەیە لە تەلەڤیزیۆنەکە بزانێ چۆنە. تۆزیە لەوە گەورەتر بوو مۆبایلەکە گرێ بەدەستیەوە کلیکی لەکە، تۆ کلیک لێکردن خوێنەوەری ناوێ، کلیک بکە هەر لە خۆی وەشواتە سەر شتێک و سیرەکەی توش دەکە. عادەتەن وایشە لە دنیا هەمیشە تووشی دڕگەبی، چکە ئێستا ئەوە حەوشەیە ئێهمالی کە خۆی دڕکی تیا ساوزە بێت. طبیعەتی ژیان وایە، بەڵام بتەوێ گوڵ نیگا بداریت و گوڵ دروستکەیت و گوڵ پێ بگا، ئەبێ یەک دنیا خزمەتی بکەی. وانە ئەبێ ئەرزەکە بکێڵە بژاری بکە، تۆوی بچێنە ئاوی بدێرە، خۆری هەبێت چی هەبێت، یەک دنیا اینجا بە خێر ئەگەر گوڵێک دەرکە ساڵی جارێک بە نازونێکەوە بالفعل ئەویش هەمووی لەوانەیە هەفتەیەک ناخایێنێ ئەوەرێت وانە، بەڵام ئەی دڕک نە ئەوەرێ نە ئەڕێز هیچ شتێکی لێ لایە بەبێ هیچ خزمەتێکی خۆی بۆ خۆی ساوزە بێ. ئەم سنەتە کە هەیە لە ژیانە بۆ زۆر شتی تریش هەروایە. یعنی ئەم مناڵە ئەگەر ئەگەر لێ نەبێت بەڕاستی دڕک دەرەچێ، ئەبێ خزمەتی پێ اینجا گوڵ دەرەچێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم کە زیارەتی قەبری دایکی کرد فەرمووی ئیستەئذەنت ربی ئەن ئەزورە قەبرە ئومی، ئیجازەم لە خوای گەورە وەرگرت کە زیارەتی گۆڕەکەی دایکم بکەم، زیارەتی گۆڕی دایکم بکەم. چەند جوانە ئێمە بە مردوویی بە زیندویی لە خزمەتی دایک و باوکەکانمان نابین، چکەوان دایکایەتی و باوکایەتیان کردووی
بە تایبەتی بۆ ئەو دایک و باوکانەی کە زۆر قوربانی دەربوون بۆ مناڵەکانیان، زۆریان خۆشویستون، درەختێکی زۆر جوان بوون، زۆر دەرکەوتوو بوون، و بەڕاستی خزمەت و جێدەست و جێنەمامەکانیشیان دیارە لە ناو کۆمەڵگایە. ڕەحمەتی خوا لەو دایک و باوکانەمان کە وەفاتیان کردووە و ئەوانشیان کە زیندون و دایکایەتی و باوکایەتی بەڕاستی ئەنجامەدەن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ عیبادەة فی الهەرج کەهیجرەة ئیلەی. عیبادەت لە وەختی زایع بوونە وەکو وایە تۆ هیجرەتە کردووە بۆ لای من، بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، یعنی وەکو وایە لە مەکەوە هیجرەتە بۆ مەدینە کردبێت. زایع بوون و هەڕەج چییە؟ لەم زەمەنەی ئێمە خراپتر خەڵک زایع بێت نەبەخوا، بە دایکانەوە، بە باوکانەوە، بە مناڵەوە. ئەم هەموو منەظەماتە خراپە 100 ساڵ 200 ساڵە ئەوروپا و ڕۆژ ئاوا و سەلیبیەت و مەسیحیەت و ماسۆنیەت خەریکی ئیشکردنە لە جیهانی ئیسلامیە تا ڕۆڵەکانمان لێبسێنن. دەوڵەتێکی گەورە گەورەی ئومەتی ئیسلامی وەکو دەوڵەتی عوسمانیان لێسەندین کە سایە و سەرمایەی هەموو ئومەتی ئیسلامی بوو لەم سەدانەی کۆتاییە. فیتنە و ئاشوب و شەڕ و میشکلیان خستە ناوی تاوەکو لە دەستی موسڵمانان بسێنرێ، تا بە ئاسانی دەستکاری هەموو ئەخلاق و هەڵس و کەوت و مامەڵە و ژیان و ژیاری موسڵمانان بکەن. وەکەوە ئێستایی بینین کە موسڵمانان بوونەتە هەتی و بوونەتە بێکەس، بەڕاستی کەسیان نییە. لەمە هەڕەج و خراپترە بێت کە ئەخلاق و ڕەوشت و دین و ئیمان لە ناو خێزانەکانی یەک دەرەهێنرێت ئیلا من ڕەحیمە ڕەبی، مەگەر خوا خۆی ڕەحم بکات و چاوگوێی دایک و باوکەکان کراوە بێت و دەستیان زۆر بە دەستنوێژ و بە قورئان و بە زیکرەوە بێت، تاوەکو دوعا بکەن و بڵێن خوایە مناڵەکانمان زایە نەبێ، خوایە شتێکمان فێرکەی کە لە دەستی چەپەڵەکان و بەکرێگیراوەکان و دووڕوەکان دەربازیان بکەین. خوای گیان بە ناوی بێدینێکی خراپەوە مناڵەکانمان زایع نەبێ، بە ناوی دینیشەوە هەڵ نەخەڵەتێنرێن و ببرێن و بکرێنە عەبدی بێدینەکان. زۆر گرنگە. خوای گەورە ئەو تەوفیقاتەمان با ئینشاءالله. بە چییە بێ؟ بەوە ئەبێت وەک پێغەمبەر صلی الله علیه و سلم بەرنامەی بۆ داناوین، ژن و پیاوەکان لە ماڵەکانە با زۆر یەکتریان خۆش بوێت، با خلاف و مشکلەکان بخەنە ئەو لاوە، چونکە ئەگەر خلاف و شەڕ و مشکلە هەبوو تەئسیر لە مناڵەکانە کات، مناڵەکان ڕقیان لە دایک و باوشیانە بێت، دوایی ئەوانیش پەروەردەیان سەقەتە بێ. ئەم ژن و پیاوەکە لە یەک جیابنەوە بەڕاستی کارەسات لە ناو ئەو مناڵانە دروسە بێت، ئەوانە چن بەڕێی خۆیانەوە، جار وایە مناڵەکانیشیان خۆش ناوێت، چکە ئەو بە هیچ ژنەکەی ئەزانێت بە هی پیاوەکەی ئەزانێت، دەیان مشکلەی گەورە بۆ ژن و بۆ کچ و کوڕەکانیان دروسەکەن. بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ئاگاتان لێبێت لە وەختی هەڕەجە هەرچی و پەرچی زۆر زۆرە بێت، عیبادەت بە یەکەوە بکەن. عیبادەتتان کرد ئەوە وەکو وایە هیجرەتتان بۆ لای من کرد بێت. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت لە نیوە شەوە ڕەحمەتی خوا لەو پیاوەی کە تۆزی ئاوە پرژێنێ لە دەموچاوی ژنەکەی و هەڵەزێنێ ئەڵێ هەڵسەبا دوو ڕەکعەت نوێژ بە یەکەوە بکەین، یعنی ئەو پەڕی محەبەت دەرەخا. و ڕەحمەت لەو ژنەیش هەمان شتەکات. ئەگەر ئەو پەڕی خۆشەویستی لە بینی ژن و پیاوە نەبێت، بە یەکەوە بوون نەبێت، تێگەیشتن لە یەک نەبێت، ئەم ژن و پیاوە ناگەنە ئەوەی بە یەکەوە شەو نوێژ بکەن، بیشتیکەن هەرێکیان لە سوچێکەوە شەو نوێژی خۆیەکات. ئەبێ ئەو تەعالوف و مەحەبەتە دروست ببێت. کە دروست بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسی ئاوا شەو نوێژی کرد لەگەڵ خێزانەکەیە، ئاوا بە یەکەوە بوون، بە یەکەوە کتێبیان خوێندەوە بۆ مناڵەکانیان، زیکریان بە یەکەوە کرد، قورئانیان بە یەکەوە خوێند، تەسبیحاتیان بە یەکەوە کرد. ئەوە ئەنووسرێن لە قائیمەکەی خوای گەورەیە بەو کەسانەی الذاکرین الله کەثیرا والذاکرات، ئەمە ئەهلی ئەو زیکرە زۆرن کە زیکریان زۆر زۆرە ئەم جۆرە عەبدانە. زۆر بە تایبەتتر من ئەڵێم ئێستەوە ئەکەوینە مانگی ڕەجەب و کەوتونێتە مانگی ڕەجەبازە، سەرەتای مانگی ڕەجەبە، با لەگەڵ مناڵەکانمانە، لەگەڵ خێزانمانە، لەگەڵ مێردەکەتە
ئەو پرۆژە ئیمانیانەی باسیەکەین زۆر جار با جێبەجێیانکەین با ڕۆژی بە یەکەوە جوزئی قورئان بخوێنین هانیان بین ڕۆ لە تۆش هەسە قورئانەکەت خوێنە هەر جوزئێکیشی نەخوێن یەک لاپەڕش خوێنە زۆرە با هەزار سڵاوات لە پێغەمبەر بین صلی الله عليه وسلم دڵمان زۆر ئەکرێتەوە تووشی ئەو هەڕەج و مەڕەجە نابی با بە یەکەوە خێر و خێرات بکەین مناڵەکەمان فێری خێر بکەین کاچی تۆ گۆشتێکی ئەبەی بۆ ماڵێکی فەقیر یارمەتیەکە بێ بۆ ماڵێکی فەقیر و هەژار با مناڵەکەشە لەگەڵا بێ دەستی بکرا ئەم سێ مانگە سێ مانگی زۆر زۆر گەورەیە خۆشەویستان ئەوانەی بینەری ئەم بەرنامەیەن وەختێک گوێ لەم بەرنامەیە ئەبێ بە حوجە بەسەرتەوە خۆت ڕاچڵەکێنە بڵێ ئەوە منم کەوتومەتە نزیک بوومەتەوە لە مانگی ڕەمەزان ئەی خۆ ڕەمەزان دوێنێ بوو هات وا کەوتی لەوە مانگی ڕەمەزان فریاکەون ئێستا لە ڕەجەبە دەست بە خێر و چاکە و قورئان و زیکر و یادی خوا زۆر بکەن نوێژەکانتان تۆکمە بکەنەوە سونەتەکانی پێش نوێژی فەرز و دوای نوێژی فەرز ئەنجام بن تەسبیحاتەکان دەست پێ بکەنەوە ئەمڕۆ حەزین و بکەنەوە ڕۆحمان ئەمرێ ئەم سێ مانگە هاتووە تا زینومان بکاتەوە ئازانم لەبەرەوە با هەمومان هیممەت بکەین هەمومان دوعا بکەین هەمومان بپاڕینەوە خوایەکیان ئەم سێ مانگەمان لە دەست دەرنەچێ هەمتر خێزان و مناڵەکانمان گرم بکەینەوە لە دینداری و لە عیبادەت و لە گەرمبوونەوەیە و هەروەها هەمتر پێشوازیکی زۆر جوان لە مانگە جوانەکانی ڕەجەب و شەعبان و ڕەمەزان بکەین دوعا بۆ خۆمان بکەین دوعا بۆ دایک و باوکەکانمان بکەین دوعا بۆ موسڵمانان بکەین دوعا بۆ موسڵمانانە بکەین کە گیرۆدەن بە شەڕ و ئاژا و مشکلی زاڵمان و جوولەکە و ستەمکاران خۆی گەورە هەموو لایەکتان و هەموو لایەکمان موفق بکەن ئینشاءالله ماوسە ئەمە نمونەی خێزانێکی موسڵمان کە ئەوە دایکت ئەوە باوکیشت کە ئیسلام ئەم عایلە ئەم ژن و پیاوەی گۆش کردو بۆیە ئاوا ئەخلاقیان هەڵسو کەوتیان مامەڵیان ئابۆ جۆرەیە ماوسە من ئێستا برا گەورەکەم کاکە عوسمان ئێستا لەش بەبارە خوا شیفای با لەگەڵ نەخۆشەکە کاکەم هەر پێنج براکی کە ئەخرمە بەری دووسێ دایکی هەر پێنجمان لە ماڵی ئەوە پەروەردە بووین هەر هەمومانی بەخێو کردەوە تا گەشتین ژەنانی خۆمان ئەو ڕێی کە باوکم بووی کێشاوە يعني شكون النية شوينكي شاعر بها الحمد لله يعني منالي تشنجنيك يجبون أنا والله إما يعني سيرو خوشويستي حتى استا نبور رجال بلا أما منالي فلان دايكي أمانية فضلي خواب بزيابة همومان وكو يعني بالرواقع حد يكي غريب نيزاني وكما صبلين أو برعي دايكي باوشي خومني باشا يعني الحمد لله بفضل إخوة أيش هموي قراءته بو أو مدرسي كباوك ميبر أو مدرسي طريقة بو كلك ربشنا وأنا خنوار بون بلا توانيتي وايبر ودك كحرام نخوا حرام نلي حرام نكا نظر نكا بختان نكا زم نكا بعرقنا وتواني خوي بشي أخي ما وصلت تصورك باقي كتير ما نبو هشكر وسيك شي في بخيو كربي محتاجي ما شاء الله باقي كتير وبركته ونيه بالروابك كامل ميونيه يونيني بريبي صوتي لدياني بيغ من ندابيو سورة إخلاصي بس أنا نخل ما شاء الله يتون برا لم يجميو دو سبتك 6 كيلو بوتي لمن داقرتو ما شاء الله يستل لو باقي كأونا معه يكيلو تلمان تسنعك أو باقي كأو دايناو باشا بروانا كان ببيت دزنيش أو باقي بريبي ببيت دزنيش مگر شو خوت بيجن ببيت دزنيش ببيت دزنيش نبود دائما لما زقوت تسبيح يبدو سو صار لدياري بيغمر سبحان الله لا إله إلا الله الله أكبر يعني قد حزي لمجلسي غيبت نبو باسي خلقاو زمي خلقاو بدأ أوشتانا بقرة وقتيش حزي لزرري خلق نبو حزي كلو مظلوم بين ظالم نبين خلق ظلمان ليبكا ظلم لك زي وخلق ما بخوا مالي خلق نخوين زور هل لمز قوتا بيروزا بلالي حبشي پیاوێکی بەڕێزی بە حورمەتی وەکو تۆ باین کرد بە دژ ماوەسە تۆزی ئیشم پێتم فەرموو بردمێ دەرەوەتی سۆپەرێکی هێشتا و چواری پێ بوو هەڵی داوەتی ئەوتمەوە چییە وتیەوە هەنارە بە زەمیلەی بی بە سنووقەی بی بە گونی بی بە عەلاگەی بی ماڵی خۆتە وشتم بەزی ئەبێ خوانێ بڕێماوەتی نا بەخوا ئەو هی باوکتە
ئەمیشتم باوکم هەشتا هێک ئەمری خۆی کردووە یانی چی باوکم تم چۆنی باوکەتی باوکە ترێ فرۆش تێمە مناڵ بووین تی ئەوس ئەم هەموو نیعمەتە نەبووە نەستە لەو میترۆ نازانمانە نەبوو نقلێ نەبووە بیخۆین تێک حتا من قسەی قوربان جەنابەکەم ڕۆژێ مناڵکەم سعات 11 شۆتی باوتم با تی بسکیتی مۆزە خۆم تم باوکی شێر مۆزی خۆ دایکم تێی بۆ نەخواردن قڕم خواردوە زمانی من گۆیژ و مێوژ و ئەمەش دەمان دەست ناکەو بەڕوو وانە بوو بەڕوومانە خوارد والحاصل ماوسە سبحان الله ئەم برایە وتی کاکە باوکە کە ترێ فرۆژە هاتیان و ئەروەڵا خەریفە مەجیها ئەچوونە سەر ڕێگەی مامەجی مامونەوێ و وتی خزکە ترێینێ وتی دووسێ جار خۆمان نیشان نێ و ئەرهاتی خۆستەیان پێ تێکی ئەچوو تۆسی دوورەکەی وتی تا دوورکەوە بۆڵێکمان لێسەن وتی ئەمە ترێکەی باوکتە وتم الله ئەکبەر لەم چەترە خوایە لێت بەزیابێ باوکم قنچکێ ترێیاوە من هەناری وەرەگرم ئێگەر باوکم زاڵم بۆە شەقی لە ماهەڵایەس ئەو بۆ کچێکیشی لیان مناڵ بووین لە گۆمێکە بوو مەلەمان تیا کرد کاروبەرخمان لە ڕام چۆن مەشغوڵی مەلەکەین کاروبەرخەکان چوو بۆ پەڵەنۆکی داوسەیەکمانەوە هات زۆر بە حەماسەتەوە ئەمان مناڵەکە هەمووی ڕایان کرد میش مناڵ بووم بەس ڕان کرد چوون بۆ لای بڕوا بکە کاک شێخاتی داسێکی پێوە ئاوا دایهێنا بوایە بەرەم کەوتە لای من وتی کوڕی چی تم کوڕی خەلیفە وتی خوا بوو کاوە قوربانی باوکێک نەمرتەوە قڕدا یعنی زۆر مهمە باوک بێ بەو چەترە بۆ کۆرپەکانی دەبا ئێمەش بین بە چەتر بۆ کۆرپەکانمان ئینشاءالله ماوسەگیان زۆر هیلاکمان کرد زۆر خۆشحاڵ دەستان خۆش بێ و تۆش مۆفەقە تۆ لە دڵمانەی دە چاومانەی خۆشت و باوکیش و عیلە و تەکێشمان خۆشەوێ جافرمان خۆش دەسەوات طبعا لە باسەکانی نزیک بوونەوە لە مردنا من زۆر خەریکیە بم یەکێک لە گەنجە ئێرانیەکان شتێکی زۆر جوان باسەکات کە ئەم حاڵەتی نزیک بوونەوە لە مردنەی بینیوەڵێ دوو سێ شت لە بەرزەخا هەستم کرد زۆر فریاد ڕاست بووە من ئەو کردەوە قەبانەی کە لە دنیا لە بەرچاوی خەڵکایە ئەوە زۆر گرنگ نەبوو حسیبیان بۆ ناکرێنەمە حەق اللهە حسیبی حەق الناسیانە کرد وتیان یەکێک لەو شتانی کە تۆ ڕزگارەکات و بۆتە هۆی ڕزگاربوونی تۆ و خۆی گەورە ئەدگێڕێتەوە بۆ دنیا ئەوەیە کە تۆ لە کاتێکە لە ناو سیارەکەی خۆتاوی یان لەسەر ماتۆڕەکەی خۆت بیەکێک لەو بابەتانەیە سەیری مناڵێک دەکرێڵێ یەکسەر وەکو دیمەنەکەی وەکو فلیمێک وەکو شاشەیەکی گەورە هاتۆ بەرچاوم بە تەواوی چوومەوە واقعەکەی خۆم لە فلکەی کاوەساوم کە گڵۆپی ئیشارەتی مروریەکە بێ بە سەوس بەڵام سوورە زۆری پێچێت سیرم کرد مناڵێک سیر مەکامیش تۆزە یاریم بۆ کردەوە دەسم وا لێ کرد و پێکەنیم بۆی و سوعەتم بۆ کرد دەستکرۆ پێکەین کە زۆر دەستیکار پێکەنین ئیشارەتی کرد بۆ باوکی و دایکی وتی ها و پیاوە هینی خۆشم بۆ کە ئاوام کرد ئەوان دەستیان کرد بە پێکەنین کە دەستیان کرد بە پێکەنین و گڵۆپەکە بوو بە سەوز و ڕۆشت سیارە ڕۆشت و تەواو وتی من ئەم لە دنیا هەر ئەو لە حسەبیرم چوو کە شتێکی ئاسایی بوو لەگەڵ مناڵێکە حەزم کرد سوعبەت هێ بکەم لێ پیان وتم ئەزانی شتێکی زۆر گەورەت هەیە خوا بەهۆی ئەوە ڕەحمە پێیەکا وتم چی ئەو شتە پیشانیان ناموتم ئەمە کەی ئەوە نەگەورەیە وتیان سەیری نەتیجەکەی بکە کە سەیری نەتیجەکەیم کرد وتیان ئەم ژن و پیاوە ئەڕۆشتن جیا ببنەوە لە محکەمە ئەم مناڵە کە لە بینیانە بوو کەوتە پێکەنین و تۆش کەوتە پێکەنین لەگەڵیا و ئەنجا ئەوە تەسیری هەبوو لەسەر دایکی باوکی ئەوان تۆزێ پێکەنین پیاوە کەوتی ژنەکە بۆ پەشیمان نەبینەوە من داوای لێبوردن لە تۆ ئەەکەم و ڕێککەوتنەوە لەوەتی ئەو کاتەی کە تۆ ئەمەد بەسەر هاتۆ چەند ساڵی بەسەرا چووە ئەم ژن و پیاوە لە هەر خۆشیێکی ژیانە بێت لە هەر مەرحەمەتێکا لە هەر خێرەکە بێ بەشێکی تۆی تایە نیسبەتێکی تۆی تایە کە بۆت حسێب کراوە چونکە بەشێک لەو هەڵوێستی تۆ بۆ هۆی ئەوەی خراپەش بە هەمان شێوە جا ئەم کردوانی کە ئێمە حسابیان بۆ ناکەین وەکو جەنابتە فەرمووی لایخوا ئەمانە گەورەیە ئەو شتە گەورەیە کە ناحیە شعوری و عاتیفی و هەست و سۆز و ئینسانیەتەکانی ئینسانە هێڵێتەوە وەکو خۆی زۆر جوان دەست خۆش بێ خۆ بەڕاستی ماوەسا ئەو نمونانی کە لەو بەرنمەیەتە باسییان ئەەکەیت و ئەیان گێڕیتەوە ئەو خەڵکانە ئەهێنیت یعنی بەڕاستی بۆ ئەمڕۆ کۆمەڵگای ئێمە زۆری پێویست پێیتی خۆی هەموو کۆمەڵگای عالەمی بەهۆی ئەم سیستمی کە ئێستا لە جیهانە تەطبیقەکرێ سیستمی نوێی جیهانی کە دنیا بەرەو مادیگریەکی زۆر خراپ ڕۆشتووە و ڕۆحیانەت و پاکی و بەریئی و ئەو حاڵەتیانی کە جەناب لەو بەرنامەیە باسیەکەی ینی بایەخیان پێنادرێ کەسێکیش بیکە بە متەخەلیف و بە دواکەوت و بە چوزانم خوراافی و ئەم شتانە حسابی بۆ ئەکەن زۆر گرنگە زۆریش سوودی هەیە من جاری وایە بۆ سێری و بەرنامەی جنابتم کردووە ینی بڕواتە بێ بەشی هەفتەیەک تەقوی ڕۆحی پێداوم باشە کاتێک کەسێک دانی باسی ئەوەکە مەسەلەن بەرزەخی بینیوە
وەزعێکی وای بینیوە چۆن بۆت باس ئەکاتەوە ئەتر ئەمەوە نییە درۆبێ کابرا خۆی مووقیفەکەی بینیوە بە چاوی خۆی هەستی پێ کردووە لە ڕاستیدا زۆر بەسووتن ئەو حاڵتانە و ئێمە من قەناعەتم بە شتێکە مامۆسا یعنی خۆی هەمومانە بە مسلمان و کافرەوە بە ژن و پیاوەوە بە گەنج و پیرەوە بە سونەوە بە هەموویەوە باشە ئەم خۆی گەورەیە چ ئێمە ئاعترافی پێ بکەین مەبەستم مرۆڤایەتی هەمووی چی ئاعترافی پێ نەکەین خۆی گەورە ڕەحمان بەرامبەر بە ئێمە بەکارهێنێت چونکە خۆی گەورە ڕەحمانە ئەم ڕەحمانیەتی هەمووان نەگرێتەوە لەگەڵ ئەماکە هەمووان نەگرێتەوە بەشێک لەمعەیەک لەو قیامەتەمان لە دنیا پیشانەدا ئیتر هەیە بە خەوە هەیە بە حاڵەتە هەیە بە ئەو جۆرە مووقیفانەیە کە لەبیا لەو بەرنامەیەش نامتە باسیەکەی کە واەکە ئەم مرۆڤە ڕێک بە واقعەیە چێتە ئەو حاڵەتەوە وەکو بچێتە کۆماوە و دواتر ئەگەڕێتەوە تووشی نەخۆشیەکە بێ حاڵتێک بێ ڕاتە ئەو حاڵتە و اینجا دواتر ئەگەڕێتەوە هەر کامێک لەوانە گرنگ ئەوەیە لەمعەیەک لەو حاڵتی پیشانەدرێت ئەگەر بێمەوە سەر بابەتەکەی خۆم لەسەر مەسەلەی ماچکردن ئێمە کۆمەڵێک جۆر ماچکردنمان هەیە هێشتا دایک و باوکی وا هەیە نازانێت چەند جۆر ماچکردنی مناڵ هەیە یعنی بۆ نمونە هەر ئەیگرێتە باوەشی ماچێکی ئەکات و وەکو چۆن ماچی گەورەیەکەی هەر کۆڵمەدە نووسێنی بە کوڵمیەوە ئەزانێ هەر ئەوە حسێبە بڕوات هەبێ مناڵ ئەوەنە هەستیارە هەموو جۆرەکانی ماچ ئەزانێ چییە مەرج نییە کردبێتی بە پرۆسە بە عملی کردبێتی بەڵکو ئەوەیە ئەم بە هەستی پێەکە کاتێکە مناڵێک کارێکەکات پێی خۆشە ماچی بکەی پێی خۆشە لە ئامێزی بگری پێی خۆشە بەسەری بکەیتەوە گرنگە تۆش لەسەر ئەمە ئەو ماچەی بکەیت لەسەر ئەمە ئەو پاداشتەی بدەیتەوە با پاداشتەکە ڕۆحیە معنەویە بۆ نمونە مەسەرەن ماچی پێشی سەری مرۆڤ کاتێک کە ئەو مناڵە لە مەکتب دێتەوە چونکە ماچی شەنازیە هی پێشی سەری مرۆڤ ئێرەی بەڵێ ئەم حاڵەتە بۆ ئەوەیە کە ماچی ئەەکەیت یعنی من شانازیت پێوە ئەەکەم ئەو تێگات بەڵێ ئەو لەمەتی ئەگات چونکە تۆ هەموو کات ئەم ماچی ناکەیت لە کاتێکایە کە سەر ئەکەوێت لە قۆناغێک بۆ قۆناغێک کارتی هێناوێتەوە ئەلەو کاتە تۆ ماچی ئەەکەیت ماچێکی ترمان هەیە ماچی نێوچەوانە ئەمەی ئێرە کە ئەم ماچە ماچی ڕەزامەندی پێڵێن ماچی ڕیانی ئیشێکی کردووە تۆی لێ ڕازیت ئەمە دوو سێمیان ماچی ڕوومەتەکان باشە ڕوومەتی لای چەپ بێدیان لێ ڕاستی بێت لە کاتێکایە بۆ نمونە مدەیەک لێ دوورکەوتوێتەوە کاتێککە دێتەوە تۆ بە تاسەوە باوەشی پێکرد و ماچێکی ڕوومەتەکانی یەکەی هەست ئەکات تۆ بە تاسی ئەوە بوویت پەرۆشی ئەو بووی باشە ماچی چوارەم ماچی دەستەکانیەتی کاتێک ئەم ماچی دەستانە ماچی خۆشەویستی و سۆزە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کۆمەڵی حەدیثە هەمانە دەستی فاتمەی کچی ماچ کردووە هەندێک جار ناوچەوانی ماچ کردووە هەندێک جار کوڵمی ماچ کردووە دەستی کرێکاری ماچ کردو دەستی کرێکاری ماچ کردووە ئەم حاڵەتە ناگەم لە حەزە بکەی بۆچی ماچکردنی دەست وەکوی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردووی بۆ فاتمەی کچی یانەوەی کە دەستی کرێکارێکی ماچ کردووە بە جۆرێ لە جۆرەکان دەربڕینی خۆشەویستی و سۆزە بەرامبەر بەو کەسە خەریکی ئەو ئیشە کە هەیت ئیشێکی مەردانەیە لەسەری بەردەوام بە باشە بەرامبەر بەو کارەیە کە کردوتە ئیشێکی چاکە لەسەری من سۆزم هەیە بۆت من محیبەتم هەیە بۆت من عەتفم هەیە بۆت ئەم حاڵەتانە بۆ مناڵ زۆر گرنگە اینجا بە تایبەتێکە بە مناڵی ئاوا ڕای بێنە دواتر حاڵەتێک ڕووبات تۆ نەتوانی ئەو ماچەکەی ئەو خۆی یەتە پێشەوە بەو شێوەیە کە تۆ بتوانانی ماچەکەی بکەیت ئەوەندە لە زیهنیە ئەمێنێتەوە ئیمامی گەورەی ئومەتی ئیسلام ئەبوو حامید محەممەدی غەزالی ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبە زۆر بە جەوهەر و بە قیمەتەکەی ئومەتی ئیسلامیە کە کتێبی ئیحیا علوم الدینە ئەفەرمێ مشارەتە لەگەڵ خۆتانە بکەن لەگەڵ نەفسی خۆتان یانی چی مشارەتە یعنی بیکە بە مەرج بەسەر خۆتەوە کە ئەبێ بەڕەحەم بم لەگەڵ مناڵەکانمە ئەبێ ئەو شتەرە بەکاربێنم کە ڕەحم و خۆشەویستی و بەزەیی و بەیەکەوە بوونی تایە هەموو شتێپارە نیە ئازانم مناڵەکە دەستیەگری ماچیەکەی ڕەحم و بەزەی ئەیبێ بۆ باخەی بێ بۆ شوێنێک گەشتی لەگەڵاکەی سەیرانێکی لەگەڵاکەی بەیەکەوە کوتم دانیشن بەیەکەوە تەسبیحاتی خواکەن بەیەکەوە قورئانەخوێن بەیەکەوە کتێبەکە خوێندنەوە بۆ مناڵەکەن بەیەکەوە سەیری فلیمێکی باشەکەیت بیکە بە مەرج بەسەر خۆتەوە کە من ئەبێ بەڕەحم بم چکە ئینسانی وا هەیە بیرێکێتەوە کە بەڕەحم بێ لەگەڵ مناڵەکانی خۆیان قسەی زری زۆر گەورەکە کەچی بیری نییە ڕەحمی بۆ مناڵەکەی خۆی هەبێ
دایکڕ بیرینی ڕەحمی بۆ مناڵەکەی خۆی هەبێ بە مناڵی ئەوڵێک گیان و بە قوربان و بە ساقە بە مناڵەکەی خۆی ناڵە ماچێکی مناڵەکەی خۆی ناکات. ئەمە زۆر خەتەرە ئازانم زۆر خراپە. بیکە بە مەرج بەسەر خۆتەوە کە نزیکترین کەس بە من کە بەڕەحەم بم بەرامبەری مناڵەکەی خۆمە لە دەست دەرەچێت. ئەڕوا گەورە ئەبێت دوای ئەو کلێنە پڕ نابێتەوە معاقبە و سزای قیامەتیشە لەسەر ئەی دایک ئەی باوک کە مناڵەکە ڕەحمەتیان نەڕواندووە چکە خۆ بەڕەحەم نەبوویت. ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لەبێ فێرمانەکات لە ئەحیا علوم الدینە ئەفەرمێ مشارەتە لەگەڵ خۆتان بکەن ئەمە بۆ مناڵ بۆ هەموو شتێش مەرج لەسەر خۆت دابنێ دوای مەرج اینجا مراقبەی مناڵەکەت بکە اینجا چاودێری و متابعی بکە تۆ جارە بەڕەحەم بە اینجا متابعی بکە اینجا بڵێ ئەوە بۆچی وات کرد کە تۆ بەڕەحەم بووی ئەویش ئەوە ناکات مراجعەی خۆت بکەرەوە. لەبەرەوە خۆشەویستان زۆر زەرورە ئێمە ئەم ڕەحم و بەزەیی و ئەم لوتفە خواییەوە نەکەین کە تیامانایە ئەم نورە خواییە خوا پێی یاوین بەکاری بێنین چکە ئیمتیحانە سبەی لە ڕۆژی قیامەتە محاسبە ئەکرێ شوێنێکی زۆر تایبەت هەیە لە بەرزەخ و لە قیامەتە کە دایک و باوکەکان لەو شوێنە محاسبەی مەسئولیەتی ماڵ و مناڵەکەیان لەسەرەکرێت. هەرەوە نییە کە دایک بڵێ وەڵام مناڵەکەم ڕەحمینەوە بەرامبەر بە من یاخود حەقی منی نەیە یا باوکەکە بڵێ بەخوا کوڕکچەکەمان حەقی ئەمەی نەیە ئەوانیش حەقیان هەیە بەسەر تۆ لە شوێنێک ئادگرن کە کەس فریاد ناکەوێت.